اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێیانی خۆشەویست بەخێربێنەوە ڤیدیۆیەکی تری ڕێدێت هاتینەوەلاتان بۆ تەواوکردنی مەرحەلە بڕینەکان و چیرۆکەکەی بەردەوامە بین لەگەڵتان. هیوادارم ڤیدیۆکانتان بەدڵ بێت و لایک و سەبسکرایب لەبیرمەکەن پشتگیریمان بکەن بۆ ئەوەی بگەینە 1000 سەبسکرایب بەرەو سەرتە 2000 سەبسکرایب و ئیشەڵڵا لەمە دوای بەردەوامە بین و ڤیدیۆ زیاتر دانین و یاری زیاتر تەقیەکەینەوە بینیدان لە شۆکەیسی ئێکس بۆکس یاری زۆر جوان دەرخراوە یاریەکی وەک ستارفیلد کە لە گەیم پاسە و یاریەکی وەک ناوەکەم بیر چووە ئەمەی فۆرزا مۆتۆسپێ دەشتی گوایە هاڵ بڵێد و ئەم شتانە زۆر خۆشن بەلای خۆمەوە کە چاوەڕێمەکردن جا ئیشەڵا لەگەڵ یەکەم ڕۆژ هاتنە گەیم پاس و دابەزین یەکسەر دەسەکەین بە تاوکردنی چیرۆکەکانیان و ئیشەڵا بێ کۆتاویەکەین جا بە ئەمە دەست پێ بکەین. مەرحەلەکە هەر لێرە زۆر دوور نییە ئامێ دایمە خۆیکەن بە شەرکەچی تەلایە جەماعەتی خۆشەویست هیوادارم پشتگیریمان بکەن ئینشەڵڵا ئاژەڵەکان جڕاوەگەن ئاژەڵە لینجە دەریەکان کە ئەبێ بە شوێنیان ئەبگەڕێیت و بیدۆزیت و ڕاویانگەی ئیشەڵڵا هەمووی دانە دانە تەواوەکەین و دوای چیرۆکەکە ئەوانیشە دۆزینەوە. ئەمە سکایپێکەم چونکە زۆر حەزم بە شتانە نییە بە سەرێکی ڕێکۆرد بکەمەوە و بە بڕۆت دەست پێکەینەوە ڕێدەی ئەلەم خۆیان لە شتێکم کەمە هێچ سێتەکەم پێوە کردو نەوکرێتە گوێ یەک دەقە جەماعەت با بڕوە برانە ڕقسە ئەکاتەوە چییە؟ مێ سەر ڕێمات خوازمان لێ بێنە ئاوە تۆزە سەریا بڕۆ خۆشە نەکەی خەری و بیەمە بۆ بەردەیە ئەوە گەشتی چی بچی بکەم زۆر تۆزی مابوو ناتوان بۆ نێگەر ئەش فێر بوومەوە چی بوو شتێ چاوە
الحاصل بابڕێن بەرەو ئەو چییە من نەوێ بچم بۆ گوێ دەزانم ئەو نامەیە لەکوێ نزیکە وەرەمەیەکیە ئەیبێنتە نامرێ ئەو سەگە ئەی هەوار وەڵا هەروەتمەوە پەنێکم پێێت سەگە واز نایانێت بزایەکین لێرە ئەڵێت چی ئەبێ چیگەم سێن مەیڵ تا بێ نامە بنێر نامەکەم نار بگەڕێرەوە شوێنی خۆ ئەوە چێ لەکوێوە هاتم خۆی لایەبانەوە شێلم با بڕێنم و ئەسپ عارەبانەکە wait for سەیدی با ئەویش سەرکەوێ بێت دەبڕۆ دەی بڕۆ بزانین ئەڵێ چی خواردنوشتی گڕیەوە بزانم تا خواردن و ئەوە تا خواردنوشتەکان دیارن چەند جوانە جێتڵایەوە عارەبانە دەرەچێت دەبی شێلەوە چیە لە بەردەمیە زۆر خاو لێ خوڕە تاقەتێکیە ئەسپەکانیان جا حەزمە ئەلمە ئەسپە جسم گەورانەیە ئەوە چییە؟ شەڕمان پێ نەگێڕن دەمانچەکەی دەرێنە هێ بۆ پاشە خراپ بوو قسەی خراپیان کردووە دەفع بوو
بۆ کوێچی لێ دەی ئێ میخەولاتۆ دەست خۆش برۆ ساقیە بە خۆم خاوە خاو تا تووشی مشکیلێکی شێکردنی یەک دەقەسی ڕێکۆرد کەمەوەتەوە گەشتینە شوێنەکەی خۆمان وا خاوی کردو ئەوە گەشتینە شوێنەکەی خۆمان سکایپیکە باونەی پێ ناچێت خۆی درێژەی خایاندووە تایس بژیتەوە ئەومان تاو کرد ئەو کۆ چاڵنجە لەکوێ بەخێرا بڕێن بووی زۆر درێژەی پێنین شە ئەسپەگەم کۆ ئەم هەیە ئەم داماوەیە دیارە بە جەسمیە بابا سرم لێ تێک چووە چی بوو دەستم بەریکەوە یەڵا قاو بڕیکە بۆ ئەوێ ئەو مەرحەلەی تریش دەرکەوتووە پیتە دیە نزیکترە چین بۆ ئەمە Dutch. لیسان و اسب عربانەیە ئەوە چییە سەجنەکەیە لێو چین خەڵک بێنین Congratulations on becoming a temporarily deputized citizen of Scarlet Meadows County. Most towns just get bounty hunters to do their dirty work these days, but Sheriff Gray believes the law should keep the law. Now, I'm sure I don't need to remind you, there's a chain of command here. There is? Dang straight there is. This is a dangerous business, but follow my lead and you'll be just fine. Sure. Hey!
Archibald wants to remind us he's in charge here. Of ئەسپەکەشمان هاتووە ئەواتە You were a big help with them Anderson boys, and I put in a very good word with the sheriff on your behalf. We appreciate that. ئەو چی و تەوم بێژە Soon after. I'm pushing for the rope myself, but that's by the by. So, these moonshiners. Not just any moonshiners, Braithwaites. I told you about the Braithwaites. Pretty sure you did. Old Cotton family had a fortune at one point until, well, a few changes in the labor laws. Now they're dealing in moonshine. We found their stills hidden all over Lemoyne. Quick as we destroy one, another one pops up. You could call it a pitiful fall from grace, if they had any grace to start with. I have no time for tax dodgers. Not to mention the fact that Catherine Braithwaite has a rather expensive interest in thoroughbred horses to maintain. But I heard something about it being gold these families were fighting over. Well, that's the rumor. هی ساڵێن قسە بۆ لەسەر ناکەی وەڵی نازان بڵێم چی خۆی ئەو نەقسەکە قسە بێ نایڵێت Though I don't know for sure. ڕێگەکەشی دوورە و Must be tough being rich, huh? So I imagine. تەڵۆشتی تیانەوێ قەی ناکە That badge rather suits you, Mr. W. Yes. I thought so too. Does it feel good to be back at it? Serving your country? I wouldn't go that far. دوو کەس لە پێشمانەوە دوون کەسە Whoa! Hold up. ناوەتە تەواو That way. Dear me, that don't look good. بەرانە ڕۆچیان لێ کردوون برد و خاشیان کردوون هیچیشی تیان نەماوە هەمووی شکانە No, this must have happened recently. ئەمە دانێ تریژە Look at this. Look, suit and tie, one bullet clean through the forehead. My money says this is the handiwork of a gang called the Lemoyne Raiders. Yeah, I've run into them. Let's see if we've got any identification. Okay, ناوی پێ we should get going. I'll send someone over here later to clean this up. ئەبێ هێتا زووە بڕۆین پێم وابێ وای بێت چییە کاکە لێ سەرکەوە ئەوە خاوە خاوەکە Reins. I want to have a look at وەرە ئاواویەوە خۆم بە قوربانەوە تۆزە سەریا بڕۆین Okay. Frederick Mitchell, Lemoyne State Legislator. Poor feller. Yes, this certainly smacks of the Raiders to me. جەوەکەی تەمومیژ و Army free staters without any ناخۆشە respect for the law. Hey, hey, not so fast. Go right at the crossroads. Yep. سەریان مە ڕۆشتی وواڵێ نۆ سووپاس Oh, and I know the Braithwaites are in business with them. No shame. They're right again here. Trash begets trash, my Uncle Reginald used to say. He had a few stories, let me tell you. Town preacher and town sheriff. Would drink a sailor under the table شوێنە before سەوز و breakfast. خۆشە زۆنگاوەکانە پێما بێت گەشتی Like a child's on the end of a grown man's arm. But anyway, this tells you what kind of people the Braithwaites are. Selling moonshine to murderers. I tell folks don't even speak to them. Don't even look them in the eye. ئەی هەبێ Here چی we کەون are. So what was I saying? Something about the Braithwaites, I think. Even saying that word makes me sick. Now, anyone we find here, we bring in alive, understood? Round them up and take this operation down for good. Come on.
بزانین چیەکەن چاودێری خەڵکەکەن ئەو ئەسوە ئاربانە لەو بەرەوە Well, the way I actually, my friend here besides, he doesn't have your fine wedded words, but he's definitely the man for the job. Let's split up. Arthur and Bill. دەی چی بکەین You boys want right or left? We'll take the left. Let's stop these filthy, degenerate tax dodgers. A fine idea. بەێم بەرەو چێ بڕۆ Remember what he said. We need them alive. Let's just knock them out and tie them up. Got it. دەی بڕۆ 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 Deputy Williamson. بنەڕات What are you doing? See one by the bridge over there? ئێ بۆ پێشم کەوتی کاڵێ وەرە دوین دابەزە خوێڕێ Tie ئێ this bastard up. I I'm a think there's another Danny, one yeah. by the still. ئێ بەسێتە ئەو دوانیە بەسێتە دانەیەک ماوە پەلەمان لێمەگەن Deal with the last one, get him to the wagon. ئێستا ئەمەشتان بۆوە خەم ئەی بژیت بی بەسەرەوە جوان اینجا هەڵیگرە ئێ Just drop him with the others. فڕێدە ئێ Think that's it? Well, what do we do now? Better destroy all this. Any of your boys can handle explosives. Sure, anyone but him. So, you're real funny, don't you? Tell me about it. That is the last time I'll mention it, I swear. بەرهەنا بۆ Arthur, we got some trouble here. ئەو کوان
ئەوە چییە؟ Folks who die for something. ئەخوا چاک Look out, we got more coming up. خەریکە مشتم ڕاستە بێ. بیکوژە. Let's clear them out. Son of a bitch got me. دەسەر هەڵبڕەبەت لە ئەژدەن کابرا قساگە نێ تا وە چییە I مەسەلە؟ don't see any more. Do you? No. Let's find Dutch and get out of here. Fine by me. Are we getting out of here then? بە ئەو فیشە کوشتانە هەمووی هەڵگرێ ئەنجە با بڕۆی. Well done. یاڵدان تاڵ کرد. Forgive me, but me and my men must return to our lives. Ah. Seems like we failed to destroy the last of the moonshine. Sure. Would you like us to? ئەوە I چییە؟ normally take it for personal consumption. It's sort of part of the job. Can I stash this somewhere near camp? Yes. Show it to Hosea. I'm sure he can find a use for it. Bit of trouble back there, Arthur? Ain't there always? ببی What پارێزی؟ they was yelling, I think they were the buyers. Old Archibald didn't No. ask too many questions, so neither should we. ئەوە I کوێش؟ ain't planning to. That was worth the effort, though. Deputized and hiding in plain sight. These lawmen, these two families. I mean, I really think we can play this from all بە sides. تۆزە سەریا بڕۆگا کە بزان بکوێتی. All over it. This is starting to sound like the young Dutch again. What do you mean, young Dutch? I'm as strong as I have ever been. Hey, you know what? Why don't I race you back? Yeah. Okay, you're on. That's the spirit. Okay, on my word. لێڤڵەکەشی بەرە بوو. Go! You never were much of a rider. We'll see about that. مسابقەکەن؟ یان بەلایە. You okay there, old man? تۆ کەی خواردنی منی. خەریکە ڕاکردنی پێ نامێنێ. Push, girl. Final stretch. You really think you can hold that lead? No,
ئەرێوە بۆنە دوورە It's sad to think back to you in your prime. Mom! ئەو پێشیامە ئەسپەکەی ئەو بەخۆ دەکاکە وەڵاوێ ناقیە Oh, I am sorry, son. I'll spare the globe. ئەسپەکەی منیش خراپ نەبوو لە ئاخیرا ئیلاگ بوو ئەو تاوا بوو جەماعەتی خۆشەویست لەوە گەشتینە کۆتایی ڤیدیۆکە بینیتانەوە چەند دوو مەرحەلەیەکی تریشمان لێ بڕی و هیوادارم بەدڵتان بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و بۆ ئەوەی بەردەوام بین و مەرحەلەکانی تری تاواکەین و یاریتر تاقیکەینەوە لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و پشتگیریمان بکەن و تا ڤیدیۆیەکی تری و پارتێکی تری ڕێدێتیش خواتان لەگەڵ هەر لە خۆشیان